شوێنەوارناسانی ئیسرائیل پەردەیان لەسەر کۆشکێکی 1200 ساڵی لادا کە لە ژێر زەوی بیابانی باشووردا دۆزیویانێتەوە کە پێشتر مزگەوتێکیشی تیا دۆزرابەوە. دەسەڵاتدارانی ئیسرائیلی دۆزینەوەی کۆشکەکەیان وەها وەسف کردووە کە نشینگەی گوندیەکی دەوڵەمەند بووە و ڕارەوەکانی لە بەردی مەرمەر دروست کراوە و دیوارەکانیشی بە تابلۆی جۆرا و جۆر ڕازێنراوەتەوە. ئەوەی دۆزیومانەتەوە vێلایەکی زۆر گەورەیە، تاوەرێکی تێدایە و سیستەمی ئاو و هەروەها دیواری ژوورەکانی تابلووی لەسەر کێشراوە. یەکەم خانووی لەم جۆرە لە بیابانی نەگێڤی خوار و دۆزراوەتەوە بە پێی زانیاریەکانی دەستگای شوێنەوارناسی ئیسرائیلی کە ژووری کراوەی تیا بووە، هەروەها سەلیقەی بیلا و تەلارسازی و نێو باڵەخانەکە ناساندنی بە شێوەیەکە شوێنەوارناسان پێیان وایە ڕەنگە خاوەنەکەی فەرمانڕەوایش ئەو سەردەمە بوو بێت. ئێمەوەها گریمانەمان کردبوو کە هەر کەس لەم شوێنەدا ژیا بێت ئەوە فەرمانڕەوایی ناوخۆیی بووە، ئەوەی کە لە بیابانی نگێڤ دەستمان کەوتووە کە لە پورێکی گرانبەهایە. بە پێی وتەی شارزانی ئیسرائیلی کۆشکە دۆزراوەکە دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەردەمی ئیسلامی نێوان سەدەی هەشتەم و نۆهەم لە شارچکەی ڕەهاتی بەدەوی لە بیابانی نەگێفی باشووری ئیسرائیل، لە کاتێکدا فەتحی موسڵمانەکانیش بۆ ئەو ناوچانە لە نیوەی یەکەمی سەدەی حەوتەمدا بووە. بۆیە داوای هەڵکۆڵینی تەواوی تەلارەکەمان کردووە. پلانیشمان هەیە بۆ پاراستنی شوێنەوارەکە هاوتای ئەو دۆزینەوانەی تر کە لەم ناوچەیەدا دۆزراونەتەوە وەک مزگەوتی گوندنشینەکە کە 400 مەتر لێرەوە دوورە. ئەم شوێنە دەپارێزین تاوەکو شاری ڕەحات ببێتە پارکێکی شوێنەواری. تەوابوونی ئەم شوێنەوارە و کردنەوەی بەڕووی گەشتیاراندا داهاتێکی ئابووریش بۆ ئەو ناوچە بیابانیانە بەڕێوەیە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.